الله يسعدك. ڕێگای گەلی عەلیبەگ ئێستا گیراوە بەهۆی هاتنی لافا و سەرپردە بە تەواوی گیراوە. لە ئێستادا هیچ هاتوچۆیەک نییە. ئەوەی بینن لە ئێستادا ڕێگاکە بە تەواوی گیراوە. پێویستە شۆفێران سەردانی ئەو ڕێگایە نەکەن تاوەکو ئاوەکە بەرەو کەمبوونەوە ئەڕواتن و لافاوەکە کۆتایی پێدەکەن. ڕێگاکە بە هیچ شێوەیەک ئێستا نیەوەکەی بوو.